بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ماوەی 16 ساڵە یاسای وەبەرهێنان لە هەرێمی کوردستان دەرچووە بەڵام تاکو ئێستا یاسایە هەموار نەکراوەتەوە. شارەزایان باز لەوە دەکەن لە ژێرەم یاسایەدا گەندەڵی زۆر لە بواری وەبەرهێنانش یەکەکانی نیشتە جێبوون، هەروەها داگیرکردنی زەویە ناوەکان و داگیرکاری زەویوزار بەڕێوە چووە. لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز هاوڕێمە لاستەر سەرۆکی لیژنەی ئاوەدانکردنەوە وەبەرهێنان لە پەرلەمانی کوردستان باز لە کێشە و گرفتەکانی بواری وەبەرهێنان یاسای وەبەرهێنان یەکەکانی نیشتە جێبوون، هەروەها داگیرکاری بواری زەویوزار دەکەین. کاکاوڕێ بەخێر بێن، سوپاس بۆ ئەمەدەبن. ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین 16 ساڵە یاسای وەبەرهێنان دەرچووە، ئەو کاری چێکە تاکو ئێستا هەموار نەکراوەتەوە و ئێوە خۆشتان وەکو لیژنەی وەبەرهێنان هیچ داواکارێکتان پێشکەش کردووە کە بۆی یاساکە هەموار بکرێتەوە؟ بەناوی خوای گەورە میهرەبان، سڵاو لە جەنابەت، سڵاو لە تەواوی بینەرانی عازیز. یاسای وەبەرهێنان لە ساڵی 2006 کاتێک یاسای وەبەرهێنان دەرەچێت دۆخی هەرێمی کوردستان لە دۆخێکی ترابوو، لەگەڵ ئێستا جیاوازی هەبوو، بەتایبەت لە ڕووی ئاوەدانکردنەوە و لە ڕووی دروستکردنی یەکەی نیشتە جێبوون. لەگەڵ ئەوە بۆ خۆی یاسای وەبەرهێنان 13 سێکتەر لە خۆیەگرێ. 13 سێکتەر لە خۆیەگرێ. ئیدی لە خوێندنی باڵا، لە پەروەردە، طبعاً پەروەردە و هینەکانشی لە زمنایە، ئەوەی حەزانە، دایانگە، باخچەی ساوایان، ئەمە کشت و کاڵ، وەرزش و لاوان، هونەر، پیشەسازی یەکێکە لە سێکتەرە گرنگەکان، بەڵێ پیشەسازی. وەلحاڵ 13 سێکتەر جیاوازی هەیە، تەندروستیش، بەڵێ ئەم خەستەخانە نەخۆشخانە ئەهلیانەی کە دروست دەکرێت لە زمنی یاسای وەبەرهێنانایە، زانکۆ ئەهلیەکان هەردیسان لە زمنی یاسای وەبەرهێنانە. وەلحاڵ 13 سێکتەری جیاوازمان هەیە لە وەبەرهێنان. ئەوەی کە زۆرتر فۆکسی لەسرە گەندەڵی تایە، کەم و کورتی تایە، کۆمەڵێک خەڵکی لە ناکاو هەڵتۆقیوی دروست کردووە، خەڵکێک لە پڕ کە هیچی نەبوو ئێستا خاوەن ملیارها دۆلارە لە زمنی سێکتەری نیشتە جێبوونایە، بە حکمی ئەوەی کە کار ئاسانی زۆری تیاکراوە یاساکە. ڕووکوتم بۆ ئەو سەردەما ڕەنگە تا ئەندازەیەک پێویست بوو بێت بۆ ئەوەی کە خۆی ئەستڵەن یاساکە دوو ئامانجی هەبوو. ئامانجی یەکەم خەڵک لە کرێنشینی ڕزگار بکە و فشار لەسەر حکوومەت کەم بکاتەوە لە دروستکردنی قوتابخانە و ڕەوزە و دایانگا و مستەشفا و بنکەی پۆلیس و ئاگرکوژێنە و ئەم بنکانەی کە ئێستا لە ناو سیتیەکانە قەرارە هەبێ، بەڵام زۆربەی زۆری دروستی نەکردووە. ئەم دوو ئامانجەی هەبوو، بەڵام هیچ یەک لەم دوو ئامانجەی نەپێکاوە، بە حکمی ئەوەی ئەم سێکتەری کە زۆر فۆکسی خراوەتە سەرەوە، زیاتر وەبەرهێنەکان تەماحیان تێدایە و زوو تەماح لە ئەرزی باش و گرانبەهاکەن لە سێکتەری یەکەی نیشتە جێبوونایە. و وەکوتم هیچ یەکێک لەو دوو ئامانجەشی نەپێکا یاساکە. بەس بۆچی ئەو کاری چێکە زۆربەی وەبەرهێنان کە بەڕێزوتە 13 بواری جیاوازی بواری جیاواز زیاتر لە خۆی گرتووە، ینی زیاتر وەبەرهێنان لە بواری یەکەی نیشتە جێبوو ناکراوە، ئەو کارەکە چییە؟ ینی تەنها ئەو بواری زیاتر گرتوتەوە؟ ئەزانی پەیوەندی بە چیەوەیە؟ باشە، پارچە ئەرزێکی زۆر گرانبەها درێتەوە وەبەرهێنێک بەلاش بەلاش، هیچ پارەیەکی لێ وەرناگیرێ. دواتر یعنی وەبەرهێن ئەسڵەن بۆ خۆی ناوەکەی بەخۆیە ئەبێ سەرمایەی هەبێ، بەڵام بڕات هەبێ هیچ ئەشێت دەگمەن هەمان بێت وەبەرهێنێک پرۆژێکی تەقدیم کردووە خاوەن سەرمایەیەکی دیاریکراوە بووە، بەڵام زۆربەی زۆری وەبەرهێنەکان سەرمایەیان نییە. چۆن پارەکەوەکەنەوە؟ دێن ئەم پرۆژەی وەرەگرن، هەندێکیان ئەوە هیچ مۆڵەتەکان ئەفرۆشتنەوە، زۆر جار مۆڵەت ئەفرۆشێتەوە بە سەروی $1 ملیۆن، $2 ملیۆن، ینی مۆڵەتی پرۆژێکی وەبەرهێنانی وەرگرتووە نیشتە جێبوونە، بەڵێ دوای دەیفرۆشێتەوە بەر لەوەی کە دروستی بکات، نەک بە قازانجی، ینی هیچ مایی سەرف هیچ پاری سەرف نەکردووە و دێت ئەو مۆڵەتە فرۆشێتەوە. زۆربەی زۆری پرۆژەکانی خۆرەستێمانی هەن لە هەولێر هەن، لە گەرمیان هەن، مۆڵەتەکانە فرۆشێتەوە، خەڵکی تر دروستیەکە. مۆڵەت هەیە وەکو جانبازی لاتۆ 4-5 دەستی کردووە تاکو ئەمجان یەکەی نیشتە جێبوونەوەکە لەسەر دروست کراوە. ئەمە زۆرن لەو بابەتە. زوو سەرمایان نەبووە خەڵک وەبەرهێنەوە بڵێن پارچە زەویەکی گرانبەها وەرەگرن بەبێ ئەوەی هیچ بڕەپارەیەک بدەنە حکوومەت. لە کاتێکەوە ئەرزە ڕاستە حکوومەت خاوەنێتی بڕیاری دانی بە کەسێک ئەدا ئەرزەکە بداتە کەسێک، بەڵام لە کۆتاییەکە خۆ ئەرزی هاوڵاتیە، ئەرزی هەموو ئەرزێکی دەوڵەت مڵکی گشتیە، ینی بۆیە پێم وایە حکوومەت ئەو پارچ پرۆژێکی داوە ئەبێ بیری لەوە کرد بێتەوە ئەگەر ئەم ئەرزە بەسەر هاوڵاتیان و فەرمانبەران و مامۆستایان و هێزەکانی ناوخۆ و پێشمەرگەدا بەش بکە، ئەو هەموو ئەرزە
هاوڵاتی قازانجمەندتر نەبوو ئەو کات بەتەکید ئەو کات هاوڵاتی قازانجێ بوو لەبەرەوەی یەکەکان هیچ هاوڵاتی کەم درامە سوودی لێ نەبینیەوە جا بۆی لە قسە سەرەکیەکە دوور نەکەومەوە کاتێک مۆڵەتەکە وەرەگرن تەبعەن ڕایەگەین کە دەست بەکارە بن پرۆژەیەکی یەکەیەکی نیشتەجەبوون بۆ منە شوقەیەک دروستەکەن یا خانوو دروستەکەن خەڵک ئەچێت ئەکرێتەوە لیان تەبعەن پێشەکێکی لێ وەرەگیرێ بە پارەی هاوڵاتیەکە خۆی دەست بە پرۆژەکە یعنی هیچ سەرمایی ناوێت لە هەرێمی کوردستان یعنی لە دەستەیەوە بەرهێنان و حکوومەتی هەرێم نەهاتووە لیژنەیەکی خەمڵاندن دابنە کاتێک کەسێک ئەچێ داوای پرۆژە بکە بێت داوای لێ بکە بڵێ کوا سەرمایەکە چەندە هەر هیچ نەبێت ئەوی کە زۆر جار بینیمانە لیژنەی نەزاها بۆی کە لێ پڕ ئاوە ئەم دەوڵەمەند بوونەشی بۆ دروستە بێ ئینە بڵێت ئەم پارە دەکوێنە ئیسە خۆ لە هەموو دنیا وایە هیچ کەس ناتوانێت پارێکی خاڵی لە یەک ناکا کۆ بکاتەوە پێڵێ ئەڵێت چۆن لە کۆت کردوێتەوە ئایا ئەمە لە هەرێمی کوردستان قەت کراوە بێن و بەهێنێک بانک بکەن بڵێن ئەم پارە چۆن کۆ کردوێتەوە تۆ هیچ نەبوو 5 ساڵ پێش ئێستا خاوەن 300 میلیۆن دلاری خاوەن ملیارێ دلاری لەکوێ هێنات ئەمە نەکراوە لە هەرێمی کوردستان باش دە ساڵیش بەخشین هەیە لە باج و لە ڕسوماتە بەڵێ ئەخری ئەمەیە یاساکە کەم و کورتی زۆرتیایە لەگەڵ ئەوەی کە هیچ ئیجراعاتێکی بەرامبەر وە بەرهێندانە ناوە کاتێک وە بەرهێنێک بە ئاب بوو ئاشکرا ئەزانی ئەمە بەرهێنە گەندەڵی ئەکا قۆڵی خەڵکە بڕێت دزی ئەکات چەتەی ئەکات بە جۆرێک لە جۆرەکان هیچ ئیجراعاتێکی لەگەڵ ناکرێ و لەگەڵ ئەوە لە هەموو ڕسومات و گومرێک بەخشینی بۆ کراوە لە یاساکار چەندە بە کۆمەڵی ڕێنمایی حکوومەت ئەوانەی کەم کردوتۆ لەم دوایە بەڵام هەندێک کەسی کە دەسەڵاتی هەبێ و کەسێک عیلاقاتی لەناو حکوومەت ئایا لە حکوومەت کەسێک پشکی هەبێ لەگەڵەوە بەرهێنەکان ئێستا هەر ئەوە ئەکەن ینی ئەوەی کە لە ئەو شمەکانی کە لە دەرەوە هێنرێ ینی بە یاسایەوە بەرهێنان بە زۆر بە کورت و پوختی بڵێم باشە وەکو ئەو وایە 6 وە بەرهێن 10 وە بەرهێن 40 وە بەرهێن این ڕقم دانیشت بێتن هاتە بێتن بەرژەوەندەکانی خۆیانیان خاڵ جا کرد بێتەوە باشە دواتر ئەو خاڵانەی کە زیانە بە هاوڵاتیان هەمویان نووسی بێتەوە ئەوەی قازانجی بۆ و ئەوەی زیانی بۆ هاوڵاتیانە ئەوەی قازانجی هەبوو بۆ بەرهێن ئاوان نووسراوەتەوە یاسایەوە بەرهێنان یعنی بەیەک و بڕاتە بێ ئەگەر وە بەرهێنەکان خۆشیان بیان نووسی باتەوە بەم شێوە نەبوو کە ئێستا ئەوەندەی لە قازانجی وە بەرهێنەکانایە بەڵە باشە بەس وەکو هەموارکردنەوەکەی ئێوەکو پرۆژەکە ئێوەکو لیژنەکەی خۆتان داوەتان کردووە من لە هۆڵی پەرلەمان وەکو نووسراومان کردووە زیاد دە چەندین جار لیژنەی تایبەتمەندمان کە لیژنەی ئاوادانکردنەوە بەرهێنان کە لە هەموو فراکسیۆنەکان ئەندام پەرلەمانی لەو لیژنە هەیە زۆربەی فراکسیۆنەکان هەیەە بە کۆی دەنگی هەموو لیژنەکە نووسراومان کردو بۆ ئەنجومەنی وەزیران سەرۆکی دەستەی و بەرهێنانمان زیاد دە چەند جار یەکبان کردوتە هۆڵی لیژنە کۆبوونێتەوە لەگەڵی خۆمان چەند جارێک سەردانی دەستەمان کردووە لە کۆبوونەی حزبی خۆمان لەگەڵ برادرانمان لە تیمی حکوومەت من شخصی خۆم باسم کردووە وتومانە ئەم یاسایە بۆ قۆڵبڕینی خەڵک و تێرکردنی کۆمەڵە دز و گەندەڵ و قۆڕخکارە ئەم یاسایە وەرن با چایکین بۆی هاوڵاتیان سوود ببینن باشە بەڵام بەداخەوە تاکو ئێستا نەکراوە و ناشکرێت بۆ هەموارەکەی نانێرن بۆ ئێمە وە ڕێگە نادن یان خۆمان هەمواری بکەین و لە پەرلەمان پەیوەندی بە ناکۆکی وەزیرە بەڕێزەکانە لە ئەنجومەنی وەزیران چۆنیانی ناکۆکیەوە ناکۆکیەکە لەگەڵ دەستەی وەبەرهێنان یان بڵێم ئەنجومەنی باڵای وەبەرهێنان ڕێک ناکەون هەندێک وەزارەت داوای دەسەڵاتی کردو دەسەڵاتی هەبێ لە هەمواری یاسای وەبەرهێنانە و پێم وایە ڕەنگە نازانم ینی هیچ وەزیرێک تا هەتا کۆتایی تەمەەن وەزیر نابێ یانێ بە بیرەوە بکاتەوە داوای دەسەڵاتەکە خۆ بۆ مڵکی بۆ باوکی خۆی نییە بۆ چیری دەسەڵات نازانم ڕەن بۆ خۆم لای بلای خۆم ئەلامەی استفامی لەسەر ڕاستیت پێ بڵم نازانم بۆ ناگەنە حل ناگەنە چارەسەر وەڵامی نووسراوەکەتان بەدەست نەگەیشتەوە ئەوە بەڵێ بەڵێ چۆن بە دانیشتنی ڕاستە خۆش پێیان ماوەتووە من سەرباری ئەوەی کە سەرۆکی دەستە ینی ڕاستی بڵێم لەگەڵ ئێمە زۆر ینی تەفاوممان هەیە لەگەڵ لیژنەکە هەر نووسراوێک ئاراستی بکەین بە زووی وەڵامان بۆ دێتەوە پرۆژە هەبوو کەم و کورتیە بۆ هەر بە شخصی قسەم لەگەڵی کردووە یەکسەر بڕیاری داوە ڕابگیرێ ئەم علاقاتەنەمانە هەبووە بەڵام وەکوتم هەر ڕاستە خۆ پیان وتوین بە نووسرا و بە جارێکیش پیان وتوین کە لە ئەنجومەنی وەزیران ڕێک ناکەون هەڵبەت ماوەیەکی زۆر پیان نەوتین کە ناکۆکن لە دوای تقریبا چەند مانگێک پێش ئێستا و ناکۆکیە بۆیە مەشڕوم بۆ کە ناکۆکن بۆیە یاسایە بۆ بەرهێنان هەموار ناکرێتەوە باشە بەڕێز دەمڕۆ کۆنگرێکی ڕۆژنامەوانی تێبوو باس لەوەت هیچ پرۆژەیەکی نیشتە جێبوون نییە کە پشکی بەرپرسێک یان سکرتێرەکەی تیانەوێت چۆنەوە یان هیچ پرۆژێکنی لە کوردستان کرابێ پشکی بەرپرسێکی تێدانەبێ گومانم هەیە یەک پرۆژێکە بێ لە کوردستان
پشکی بەرپرسیان سکرتێرەکەیتیانە بێ زۆر دڵنیام لەوەیانی لەبەرم لە ناو ئیشەکان لە سەرۆکی دەستم ئەزانم دەستم بۆ پرۆژێک بردو ئەزانم پرۆژەیەکە کەم و کوردی هەبووە گەندەڵی تیا بووە ئەزانم خەڵک چۆن تەداخلی کردووە بەرپرسەکان چۆن تەداخلیان کردووە بەڵێ بە دڵنیایی هیچ پرۆژەیەک نییە بەرپرسێک وی بە تایبەت سکرتێرەکانیان زۆر مشکیلە هەندێک جار ئیشی بەرپرسەکانی شەکان بەڵێ ئیشی بەرپرسەکانی شەکان سکرتێرەکان بۆیە بە دڵنیایی هیچ پرۆژەیەک شک نابم سەهم و پشکی بەرپرسەکانی تیانە باش بەس ئەمڕۆ وتی لەناو ئەنجومەنی وەزیرانی شەیە داوای پشک بکە لەناو ئەنجومە زانی یعنی چۆنە داواکردن بۆ پشک کە لە پرۆژێکی ئەوە بڕارێکی ئەنجومەنی وەزیران دەرچوە بڕارەکەن یاساییە بەس من پێم خۆشە ڕاستیت پێ بڵێم ینی من هیچ حەقدم بەرامبەر هیچ وەبەرهێنێک نییە ڕاستگۆ بم لەگەڵ تۆ بەڵام پێم وایە ئەو بەرهێنانەی کە بەشێکیان خەڵکی باشیان ڕەنگە تیابێ بەڵام بەشێکیان لەبەرەوەی ئەزانم چی ئەکەن ینی ڕاستگۆ بم لەگەڵت خەریکە وەکوتم حەقدم نییە بەڵام خەرکە بێتە حەقت بەرامبەریان ئەوەی کە بینم چی بە خەڵکەکەن جا تۆ بیرم خەرەوە کە بیرم چوبانە نمونەیەکە دۆ باسکەم لە کۆنگرەکەش باسم کرد هەفتەی پێشوو ئافرەتێک تەلەفۆنی بۆ کردم ئەگریا وتی 5 مناڵم هەیە مێردەکەم تەمە لە کۆنگرەکە دڵنیانە بوو مێردەکەی شەهیدە دوای کۆنگرەکە تەکیدم کردووە لە کۆنگرەکە ئاماژەم پێی نەکرد کە مێردەکەی شەهیدە دڵنیانە بووم لە دوای کۆنگرەکە دڵنیا بووم لەوەی کە مێردەکەی شەهیدە ئەم ئافرەتە ئەم 5 مناڵە هەتیمە بەخێوەکە لە جیاتی ئەوەی هەمومان بەڕاستی قورسە ئافرەتێک مەسوولێتی 5 مناڵ لە ئەستۆ بگرێ بە تەنها خۆی ئەڵێ 5 بۆ 6 ساڵە من عەقدێکم کردو لەگەڵ کۆمپانیایەک لە شاری سلێمانی ئەم کۆمپانیایە هەموو مانگێک ئەوەی سەرباری ئەوەی پێشەکی داوە هەموو مانگێک قستی خۆم لە کاتی خۆی داوە ئەڵێ چەند مانگێک پێش ئێستا بۆم دەرکەوتووە ڕۆشتومەتە ئۆفیسی ئۆبەرێنەکە بۆی کە بپرسم شوقەکەم بۆ تەواو نەبوو گەشتۆتە چی ئەڵێ پیان وتوم ئەستەن هیچ وجودی نییە ئەو عەقدەی کە تۆ کردوتە ئەو پارەی کە داویشتە ئەڵێ پێیان ئێستا تەبعەن قەزەکەی چۆتە داواکاری گشتی ئەڵێ پێی وتوومە بەرهێنەکەی دووەم پێی وتووە ئەوە بەرهێنە لە خۆیەوە پارەی لە تۆ وەرگردووە ینی سەربەخۆ پارەی لە تۆ وەرگردووە بەڵام نازانم ئەمە تا چەند ینی عەقڵاجێ بێتەوە تۆ 5-6 ساڵ پارە بدەیت والحاڵ ئەمە طبعا ئەو بەناو 100 و قسور ئایلەوە قسەی کردوتی 100 ئەوەندە ئایلن لە یەک پرۆژە طبعا ئەمە بێنە بەرچاوی خۆت من میوادارم کەناڵ ڕاگەندەکان پارەیان لە خەڵک وەرگرتووە بەڵێ پرۆژە نەبووە پارەی لە خەڵکە وەرگردووە یان هەر دەستی پێ نەکردووە پرۆژە هەیە پرۆژە لەو جۆرەش چەند پرۆژەیەکە بوو لە سلێمانی و لە شاری هەولێریشە بوو لە دەربەنی خان دیسان گرفتێکی وامان هەیە پرۆژەیەک هەیە یەکێک لەوە بەرهێنەکان کە ئەستەن ئەوە بەرهێنا هەر بۆ خۆی ئیشی ئەوانەیە مۆڵەت وەرەگرێ نازانم چۆن ئیشەکانی ڕایە بێ دوای فرۆشیێتەوەیان ئیشەکەی تاوانە هیچ یەکێک لە پرۆژەکانی تاوا نەکردو تاکو ئێستا یەکێک لەو بەرهێنەکان پێم وابێ لە ماوەکانی پێشوو هەندێک مەتح و ئەوانەی کردبوو بۆ برادێک ناسراوە بێ ڕەنگەیانی ئەو بەرهێنە والحاڵ ئەمە گیر و گرفتەکانن و ئەو بڕیاری کە باسم کرد لە ئەنجومەنی وەزیران دەرچووە بڕیارەکە نایاساییە سەتا یەکی هەر پرۆژەیەک بگەڕێتەوە بۆ حکوومەت هەرچەندە من گومانمە پارەکە بۆ سەتا یەکی هەر پرۆژەیەک پرۆژەیەک کە 100 شوقە دروستەکە شوقەیەکی بۆ حکوومەتە بێ پارەکەی ئەداتە حکوومەت باشە پارەی ئەوە داتە حکوومەت ئەمە تا ڕادەیەک ئەگەر شەفاف بێ تقریبا چەند مانگێکە هەیە ئەگەر بڕیارەکە ینی شەفاف بێ پارە سەرفکردنەکەی بۆچی سەرفەکرێ کێ سەرفی ئەکا کێ دەسەڵاتی خەرجی هەیە ینی تا ئەندازەیەک ئەگەر ئەمە لە پەرلەمان ڕێک بخرایەتەوە قانونی بووایە زیاتر ئێمە پشتیوانیمان نەکرد ئەگەر 100 نەبایە 100 دەشی لەوە بەرهێنەکە وەربگیرایەتەوە بەڵام سەرباری ئەوەی کە ناقانونیە من بۆ خۆم پێم باشە ئەو بڕیارەکە لە بەرامبەر هەر پرۆژەیەکە پارە بە حکوومەت بگەڕێتەوە بەڵام زۆر جار ئێڵێم حکوومەت نەک ئەم حکوومەتی کە ئێستا نە بودجەی دیارە نە داهاتی دیارە نە خەرجیەکانی دیارە نە شەفافیت لە سەرفی نەوتا هەیە لە داهاتی نەوتا یعنی هیچ شتێک شەفافیت لە ئەو پارانە نییە کە چێتە خەزیێنەی حکوومەت و سەرفەکرێتەوە بەڵام وەکوتم ئەم پارانە ئەگەر بۆ حکوومەتێک بێ بەو جۆرە کە شەفافیت دروستکە لە بەرچاوی پەرلەمانتارەکان لە هۆڵی پەرلەمان بۆ خەڵکی ڕوون بکاتەوە حەزمە کرد لە جیاتی 100 لەوە بەرهێنەکان وەربگیرا بە زیاتر لەوەشانی باش بەس وتت یەکێک لە هۆکارەکان ئەوە بووە کە کێشەی نیشتە جێبوون چارەسەر بکرێت باز لەوە کێستا 200,000 یەکەی نیشتە جێبوون دروست کراوە کێشەی کرێنشینیت ئەوە نەبوو یاخود ئەو یەکانەی کە نیشتە جێبوون دروست دەکرێت توانای خەڵک کێژاردانیە کە بیان کرێت ینی بەهاکەیان زۆرە ئەو شوقەویەکانی کە دروستە هیچی بۆ خەڵکی کرێچی نییە کرێچیەکە ئەگەر 5 دەفتەر دلاری بێ خۆی ڕوا خانوویەکی 150 متریە کرێت یاژێ بەڵام ئەم یەکانە هیچی لە 5 دەفتەر و 6 دەفتەر و بەڵام ئێستا ڕقمی خەیاڵی تر هەیە گەر فرصت بدەی بۆتە خەمەڕوو
با لە هەولێرەوە دەست پێ بکەین باش باشە فەر لە هەولێر پرۆژەیەک هەیە جا پێشەوە یەک ڕوونکردنەوە بدەم لەسەرەوەی ماڵی بەڕێز سەرۆکی هەرێم باشە زانی ڕێگە نادرێت هیچ بینایەکی چەند قات و نهۆمی لە دیزیک دەوروبەری ماڵیان دروست بکرێ لە پێناوە ئەوی پێیان وایە ئەمنێتیان نەخاتە مەترسیەوە مە بە قەناعەتی من لە بەرامبەر ئەوان ئاڵن بینایەک دروست بکرێ بە حەوشەی ماڵ و باخ و ڤێلای بەڕێز سەرۆکی هەرێما بڕوانێ بەڵام هەر لە تەنیشت ماڵی بەڕێز سەرۆکی هەرێم بەرەو ڕێگای بەحرەکە پرۆژەیەک دەست بەکار بوون ئێستا ئیشی تیاکەن یەک ڤێلا 7 ملیۆن دۆلارە یعنی چەند 600 دەفتەر یەک ڤێلا کۆی بڵێ یەک ڤێلا کۆی گشتی قازانجەکەیان چەندێک باشە 6 ملیار دۆلار طبعا نیوەڕۆتم پامێرەکانم وتم ئێوە لەیەکی بدەنەوە بزان چەند دەفتەرەکە دوای لەگەڵ برادران حسابان 600,000 دەفتەر قازانجی 600,000 دەفتەر دۆلار لێک پرۆژەیە بەڵێ یەک پرۆژە ئەزانین لە یەکماندایەوە ئەمڕۆ ئەم 600,000 دەفتەرە ئەگەر بێت و دابەشیکەی بەسەر هەر ماڵێکی هەرێمی کوردستانە هەموو ماڵێک 50 گەڵای ئەکەوێ 5,000 دۆلاری ئەکەوێ هەت بیدەن پێی هەرچ لە بەرامبەر بڵێن ئەوە حەقی ئەو عەرزەی کە فرۆشراوەتەوە هەر ماڵێک لە هەرێمی کوردستان 50 گەڵا لەو پرۆژێ ینی پشکی هەیە خۆ بەجددی خۆمەڵکی گشتی بۆ ئەوە بکرێ ئەمە پرۆژەیەک باش بەرامبەر فڕۆکەخانەی هەولێر کۆمپانیای پاڤیلۆن 680 دۆنمی وەرگردووە بۆ ڤێلا و شوقە سەروی 2 ملیۆن دۆلاریان دەست دەکەوێت لەو پرۆژەیە باش ئەم پرۆژەیە لەبەرەوەی هەرچەند من گوێ نادەم بۆی کە سکاڵا ئەکرێ جرعاتەکرێنە بەڵام ئەمە حەقەدە یان شتی هەموو بەڵگەن بەڵام وەکو چۆن ئێستا کەناڵی پەیام هەمومان نەزانینی کێ خۆ بەس کەس بەڵگەکەی نەبینیەوە بە ناوی کێوە وایە حەقەت وانە کەناڵی کورسات بۆ نمونە هەرێکە لە کەناڵەکان دیارە سەر بەچی حزبێکە ئاساییە ینی شەرمی ناوێ بەڵام ئەم کۆمپانیانە مشکلەکان ئەوەیە ئێستا من بڵێم بە ناوی کێوەری گردووە بە ناوی خۆیەوە نییە کۆمپانیایەک دەستکاڵات لێکاڵێ بێبی سەلمێنە کە این فڵان کەسە یعنی هەموو کەس ئەزانەیە کێ اینجا بەستەکەم چی بوو ئەمەی کە بەرامبەر فڕۆکەخانە ئەو کۆمپانیای 680 دۆنمی وەرگردووە منافسی ئەو کۆمپانیایی ترە کە ئێستا باسم کردە نزیک ماڵی سەرۆکی هەرێم هین کوڕی ئەوانە ینی هین کوڕێکی ترە هاوتەمەنی خۆی ئاوهاییە پەیوەندی بە ئامۆزاکانەوە بەڵێ بە تاکیدی ئامۆزاکان باشە ئەوەی وەرگردووە شاری خەونەکان بەها 1 ملیار دۆلار زەوی بەس بە مەتر فرۆشتەوە بەبێ پرۆژە طبعا ئەمە لە سلێمانی شەمان ئەزانی دوای دێن سەر سلێمانیش باش پرۆژەی وەبەرهێنان کاتێک کەسێک ئەم پارچە ئەرزێک وەرەگرێ ئەبێ پرۆژەی لەسەر دروست بکە لە قانونەکە لە یاساکە سەرباری کەم و کورتەکانی دیاری کردو ئەڵێ بێ پرۆژەی لەسەر دروست بکە ئەنجابی فرۆشێتەوە بەڵام لە سلێمانی لە هەولێری شەمانە بە نمونە شاری خەونەکان کە هەر بە پارچە فرۆشتوێتی بەبێ ئەوەی فرۆشتۆ پرۆژەکەی دروست باش زۆنی ئاڵتوونی زۆر لە هەولێر و حزبی دەسەڵات پارتی زۆر ینی وەکو شانازی باسیەکەن باشە 12 ملیار دۆلار بەهای بووە ئەمە لە ڕێگای شەقلاوە وەلحاڵ ئەمی شێکێکە لەو پرۆژانەی کە ئێستا هەر کۆمپانیایکی حزبی تایانی باش ئەوەی کردووە ئەو باسی گەندەڵەکانی ئەوەخۆ سلێمانیش بەخوا درێغی ناکەین باسی سلێمانی بەدۆی خۆت بڵێ ترشە نا بەخوا ئەوی شەڵێن وڵای من حەزم لێیە کە ئینسان کەوتی بە دۆی خۆی ترشە و کات دەتوانێت بە دۆی خەڵکیش بڵێ فەرموو بەڵێ لە سلێمانی نزیکەی 11,000 دۆنم بە ناوی پرۆژەی نیشتەجێبوون و مەخزن و پێشانگای ئۆتۆمبیل بەتاڵان و تەمان بەلاش ڕۆشتەوە بەهاکەی چەند ملیار دۆلارە و چەند کەسێک توانێتی ئەم سوودی لەمە بینیوە لێرە بە کورتی بە ئەنی هەندێک بخەمە ڕوو دەستەوە بەرهێنان ناوی ژمارەیەک بەڵێ لە دەستەوە بەرهێنان ناوی کۆمەڵێ پرۆژەی ڕاگەیان لە سلێمانی بەڵاو کردەوە کە مۆڵەتیان نییە و داوای کرد خەڵک کڕین و فرۆشتنیان پێوە نەکە بەڵێ زانی من نیوەڕۆژ ئاماژەم پێدا ینی هەندێک پرۆژە هەیە زۆر جاڵم یاسا وەکو زنجیرێک وایە کۆمەڵە ئەڵقەیەک زنجیرەکە دروستەکە کاتێک لێکی دا پچڕی زنجیر رامێنێ ئەبێتە کۆمەڵە ئەڵقەیەک وایە یعنی ئەگەر بێت و یاسا ئەگەر دە ڕێنمایی یان دە قانون دە یاسا هەبوو لە یاسایەکە دە ڕێنمایی هەبێ دە بڕگە بێ ئەگەر لە بڕگەی 1 تا 8 جێبەجێ کرد نۆ جێبەجێ نەکرد چوتە سەردا ئەو کەم و کورتیت هەیە پرۆژەکە کەم و کورتی هەیە ئەبێ تەکوینی بکە کاملی بکە باشە بەس وتت ئێستا مۆڵەتی نییە و ئێستا ماڕژ بەرز لە شاری هەولێر لە شاری سلێمانی پرۆژە کاری تیاکرێ مۆڵەتی نییە
مۆڵەتینی بەڵێ بەناو لام هەموو پرۆژەکان ئەی چۆن ئیشتیا دەکرێ واللهی کێشەکە وێ منیش بۆیە هاتوومە دەدەنگ ئەڵێم چۆنە بێ ئیشی تا بکرێ ڕاستەکەی ئەوەیە باش لەسەر لە سلێمانی باشە تێرمیناڵی نوێی سلێمانی بە هەموو ئەو ڕاستیانی لەسەری وتران تەبعاً پێشنگای ئۆتۆمبیل هەیە دیسان بە زیادە ڕۆ دروستکراوە هیچی نییە پێشنگای ئۆتۆمبیل پرۆژای ینی ئەو شەرەوە بەرهێنانە بەڵام لە سێکتەری نیشتەجێبوو نیە ئاها سەرەتا ئاماژەم بۆ کردوتم سیانزە سێکتەرەوە بەرهێنانمان هەیە بەس هەموو مەغزنێک کە کراون لە سلێمانی مەغزنەکان پێویستە نەخێر ئەو هەموو جەمەلۆنە بۆ هەمووی بۆتە جەمەلۆن ئێستا بەداخەوە بە چەندین دەفتەر و ئەوانە ئەفرۆشتێتەوە تەتیاتی بە 50 دەفتەر $5 ملیۆن ئەفرۆشێتەوە دواتر پرۆژەی شەتڵگە هەیە ڕەگەزی گۆڕاوە بۆ نەخۆشخانە لە سلێمانی زای وەکو چی وایە باشە یعنی وەکو ناوگۆ ئیسە من ناوی خۆم قانونی عێراقیە هاوڵاتیەک کە ئێوە ناوی خۆی بگۆڕێ زۆر ینی ئەمەندە ڕۆتیناتی هەیە بە ناوەکەی خۆشی ڕازیە بێ ئەگەر پێشی خۆش نەبێت ناوی پرۆژە ڕەگەزی پرۆژە گۆڕینی ئەوەندە قورسە یعنی وەکو نازانم ناوی چی بڵێم یعنی شتیوانیە لە قانونەکە بەڵام ئێستا هەمانە پرۆژەی شەتڵگە وەریگردووە بۆ سەرەتا مۆڵەتەکەی وەرگردووە بەڵێ لەکوێ لە سلێمانی باشە دوای ڕەگەزەکەی گۆڕاوە بۆ نەخۆشخانەی تایبەت بەوەشە نەوەستاوە جارێکی تر گۆڕیویانە بۆ نیشتەجێبوون یعنی زۆر ئەمە شتیوا لە قانونەکانیە سێ گۆڕانکاری بۆ کراوە باش سێ گۆڕانکاری اینجا خاوەنەکەی کێیە خاوەنەکەی تەمان زۆر بۆی گەڕام بزانم کێیە کە ئەم مۆڵەتەی وەرگردووە باش هیچ سیفەکەیم دەست نەکەوت ناوێکە زۆر ئاسای ناوەکە شێڵێم ئەگەر بتەوێت دانیشتوی سلێمانیش نییە تەبان ئەم بە ڕێزە یەک شتێکیم دەستکەوت نێوڕۆژ ئاماژەم پێکرد لە پرۆفایلی فەیسبووکەکەی ڕسمێکی خۆی و کاک مەسعود بەڕێز کاک مەسعود بەرزانی داناوە دڵنیام ئەم ڕسمە بۆ استغلالکردنی ئیدام و دەستگاکان دانراوە بۆی ئەو پرۆژەیە یا پرۆژێکی تری بڕاتە باری جێبەجێکردنەوە تەمان ڕسمەکەشی لامە گەر ویست پیشانتە دەم یا بۆ تەنێرم باڵە باش دواتر پرۆژە هەیە تەمان 35 وێلای بە بەهای $10 ملیۆن لەم سلێمانیە فرۆشتووە دروستی کردو فرۆش دەستکاری شوێنی باخچە و قوتابخانە و دایانگا و ئەرزی شارەوانی تێدا کراوە بێ ئەوەی ڕەزامەندی هەبێت ئەمە لە سلێمانی شوێنی خەزانی ئاو تەسەور کە یەکێک لە بابەتە ئەو ینی زۆر مۆزوع لە لای ئێمە باشە پرۆژەیەک وەرگیراوە بۆ ڕێستۆران لەسەر شەستیەکێکە لە ئەرزە هەر گران بەهاکان و چاکەکان باشە بۆ ڕێستۆران وەرگیراوە بەڵام بە نایاسایی وە شوێنی چی بووە شوێنی خەزانی گەورەترین گرفت ینی ئەوە بین لە هەولێر دیسان خۆ گرفتی ئاو هەیە لە سلێمانی زۆر جا گرفتی کەمی ئاو دروستە بێ ئەم جێگەیە لە سایت پلانی شارەوانی جێگای خەزانی ئاو بووە بۆ سێ گەڕەکە 4 گەڕەکەشتی گیوای سلێمانی بەڵام دراوە مۆڵەتی پێ دراوە بۆ ڕێستۆرانت ئەمە هەر دیسان لە سلێمانی وە پرۆژەش هەیە هەر ئێستا لەم سلێمانیە پرۆژەکە دوو باڵەخانەی دروست کردووە مۆڵەتی نەبووە لای زیادی کردووە لە تاوەرەکانی خۆی دەی هەبوو کردێت 12 والحاصل نازان بە چی میکانیزێکمە ئەویان بۆ دەبر کردووە ئێستا خەریک تاوەرێکی تر هەرچەندە من بۆ خۆم قسەم لەگەڵی کرد ڕەزامەندی دەستەی هەبوو ئەو بەڕێزە و ڕەزامەندی ئەنجومەنی باڵای وەبەرهێنانی نییە چاوەڕێکین ئەگەر ئەنجومەنی باڵای وەبەرهێنان مۆڵەتەکەی بۆ نێنێتەوە دیسانەوە قسەی لەگەڵاکەینەوە بۆی ڕابکرێت لەگەڵ دەستەوە بەرهێنان قسەکەینەوە کات باشە بەس ئەو داگیرکاری زەوی هەم لە سلێمانی هەم لە هەولێرە کراوە سەدقات بەرامبەر ئەو پرۆژانەیە کە کراوە چکە لێدوانێکی بڵین وەزیری پلاندانە نەبووتی لەم کابینێ بای $575 ملیۆن یعنی $9 ملیار پرۆژە کراوە لە هەموو کوردستانە $9 ملیۆن شتێکی وایە بەڵا لە پرۆژەیەکە ئەوەندە قازانجەکرێت یەک پرۆژەی بچووک لەوە بەرهێنان وە بەرهێنێک دوو بارتەقایەوە قازانجەکە بە بەڵگە لەمانە ینی زۆربەی پرۆژەکان لە سەروی $100 ملیۆن قازانجەکەن باش ئەوە جۆرێکە لە داگیرکاری زەویوتت قۆڵبرین وتە دزی گەورەش پەیدا بووە بەڵێ دزی زانی مشکلەمان چەکاکێکی باش جاران هەمومان بیستومانە خەڵکە دزیە کرد بە دوای تاریکە شەوە ئاگەڕا مانگە شەو نەبێ نازام کارەبا نەبێ بەجددی فعلی دز وایە بە شەرمەوە دزی ئەکرد بەڵام دزەکانی ئێستا شەرم ناکەن بە ڕۆژی ڕووناک بە بەرچاوی خەڵکو و کامێرە و لامۆ دزیەکەن بە ئاشکرا هەرچی ئەمەی کە کردوانە وەڵڵا دزیە هیچی ناگەڕێتەوە دزی خۆچی لە کوردواری پێی دەڵێن چەتەی داگیرکردنی ئەرز چەتەی قۆڵبرینی خەڵک بڵێ بەجددی وانە ینی ڕاستی ئەم بەشێک لەوە بەرێنەکان ئێستاوان لە هەرێمی کوردستان باشە بەس سەباردووە وتت یەکێک لەوە کارەکانی ترەوە بووە کە بۆ منە
قوتابخانە دروستکرێ دایانگا دروستکرێ سەوزایی لەناو مزگەوت لەناو پرۆژەکانی نیشتەجێبوونە ئەنی ئەویان کردووە ئەو هەندێک لە پرۆژەکان ئەوانەی تێدایە هەندێک بەڵام زۆربەی زۆریان نەیان کردو نەخێر هەرکی کراوە بەچیانی نەکراوە تر چاوەڕێ بوونە ئەزانی ئەمە دوودیوە ئێستا من لە کەلار پرۆژەیەکەیە بۆ ئێمە خراپەکانڵی باشیش بڵین وە بەرهێنێک بەپێی یاساکە چۆ قوتابخانەی دروست کردووە ڕەحلە و کورسی و پێداویستیەکانی قوتابخانەیەکی کامل و جاهز کردووە بەڵام حکوومەت ناتوانێت مامۆستای بۆ دابین بکە ئەمەش هەیە لە بەرامبەر داخل بەڵام لە هەموو کورسانێک نمونەیوان بینیوە ڕاستیت پێ بڵێم کە وەبەرهێن چۆ دروستی کردو و حکوومەت مامۆستای بۆ دابین نەکردووە باش بەس قسە بوو لەسەر دۆخی سلێمانی جێگیری سەر حکوومەت لەو پرۆژانە باسی لە 55 پرۆژێ وەبەرهێنان دەچێنەوە بۆواری جێبەجێکردن لە ماوەی مانگێکدا دەبێ بکرێن ئەمە کاریگەری دەبێت یاخود بڵێن پرۆژانە هیچ هەلی کار دەستی ناو خۆیشان لە ڕابردوژمە بەسم ڕەخساندووە یاخود ئەو کەلوپەل و بیناسازی و کرێکار و وەستا و ئەندازیاری ناو خۆی زۆر بەکارهاتووە لەو پرۆژانە من لە نیەتی جێگری سەرۆی بەڕست جێگری سەرۆکی حکوومەت تێگەم باشە مەبەستی ئەزانم بەڵێ ڕۆتینات ئەم وڵاتەی ئیبادە کردووە بەڵام ڕۆژ ئاماژەم پێ کرد ئەڵێم ئەگەر ئەم وەبەرهێنانە زاڵم بن بە گیانی خەڵک خوا زەواڵی بۆ داون ئەو ڕۆتیناتانەیە کە لە دام و دەستگەکانی حکوومەتە هەیە کە جێگی دڵخۆشی نییە بەڵام ڕاستیەکەی وایە کە ڕۆتیناتی دام و دەستگاکانی حکوومەت زۆر بووە بەڵێ بەرتیل خواردن هەیە سەردەی مەحەمەدی هاتووە لە سلێمانی چکە گوێشمان لەوە وڵی ئومێ دەکەین یعنی کەس نییە تەمەنانەکە وڵاتەکەی سەردەمی پیاوچاکان بێ کەس نییە بەسات ئێستا وڵی ڕاستی من پێم وانە ئەم سەردەما لە هەرێمی کوردستان لە هەولێر لە دووهۆک و گرمیان هەتا سلێمانی ئێستا ئەو دۆخە ئەمە نەخۆشگوزەران بێ بۆ خەڵک دۆخی خەڵک هەمومانەی زانین هەر لە موچە لە دواکەوتنی موچە لە نەبوونی خزمەتگوزاری لە نەبوونی کارەبا لە نەبوونی غاز لە نەبوونی نەوت هەمومان ئەم حەقەدە زانین بەڵام هەمومان تەمەنای ئەوەکەین کە ئەو دۆخە دروست بێ لە هەرێمی کوردستان بەزۆ دەستی کرێکار و پرۆژە ئەم 50 پرۆژەیە ئێمە وەکوتم نێتی حسەرێکی حکوومەت تێگەم ئەوە ڕۆتینات نێڵێ جێگای دەستخۆشیە و ئێمە وەکو لیژێ شاوکارێ بین هەرچی پێویست بکە بەڵام حقەتێک هەیە پرۆژەی وەبەرهێنان وەکوتم قازانجی هاوڵاتی تێدانیە لە هەرێمی کوردستان تەنها قازانجی سەرمایەدارەکانی تێدایە و قازانجی وەبەرهێنەکانی تێدایە قازانجی حکوومەتیشی تێدانیە تەمەنامانە کرد 50 پرۆژەنا 100 پرۆژە 300 پرۆژە بکەوێتە کار داهاتێکی زۆر بە حکوومەت بگەڕێنێتەوە حکوومەت لە خزمەتگوزاریەکان سەرفی بکە لە موچە سەرفی بکە ئەم 300 پرۆژەیە ئەم 50 پرۆژە 50 پرۆژەیە بۆ نمونە ئەگەر هەرێکی 1000 یەکەش دروست بکەن ناڵین 50,000 خێزانی کەم دەرامەت دەکرێتێتی ڕزگار بکە 10,000 خێزانی کەم دەرامەت دەکرێتێتی ڕزگار بکە وەگەر حکوومەت قەزدێتی خزمەتی هاوڵاتی خۆی بکە 9,000 یەکەمانەیە لە سێکتەری ئاوادانکردنەوە کە سەروی 500 ملیۆن دلار تقریبا سرف کراوە لەو ڕقەمە ببوورە ئەگەر دەقیق نەبووم بەس 500 ملیۆن دلاری تا سرف کراوە 9,000 قسووریەکەی لە هەرێمی کوردستان لە هەموو قەزا و ناحیەکان لە کفری تا زاخۆ دروست کراوە لە ناحیەکانی زۆر شوێن هەیەتی ئێستا کولفەیەکی کەمیوە بۆی تەواو بکرێ لەگەڵ تەواوبوونی یانی زیگەی 10,000 بڵێ 10,000 خێزان لە کرێچێتینی نەجاتێ بێ ڕزگارێ بێ وەرە حکوومەت بابێت ئەو یەکانە تەواو بکە هیچ 190 تەواو بۆ شوقەکان دروست کراوە هەموو شتێکی کاملە بەس خزمەتگوزاری جادە و شۆستە و تەنانتەندێشن ئاو شوێنی ئاو خواردنەوە ئەو نەشی بۆ دروست کراوە بە ئەمە تاواوکە ئەو خزمەتێکی گەورەیە بە هاوڵاتیان وە لەگەڵ ئەوە ئەم 50 پرۆژەیە ئەگەر لە هەولێر یا سلێمانی لە هەر شوێنێک پرۆژە یعنی ئەمە ینی هیوادارم جێگری سەرۆکی حکوومەت و سەرۆکی حکوومەت و تیمی حکوومەت بە کاملی هەوڵدەن ئیش لەسەر ئەمە بکەن ئەگەر قرارە پرۆژەی وەبەرهێنان بکرێ طبعا ئەمە من لەگەڵ سەرۆکی دەستەش باسم کرد وتم وەرن با هەمواری یاساکە بکەینەوە باشە وەبەرهێنەکان ملکەتش بکەین سەربارەوەکی پارە بە حکوومەت بدا و بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت بێ پرۆژەکانیان بڵێن ئیجباریە کرێکارەکەت ئەندازیارەکەت وەستاکەت کەرەستە هەموو ئەوەی هەبێ بێ خۆماڵی بێ بامەیەکێک بێ لە مەرجەکان ئەو کات 50 پرۆژە کاتێک بەکارەکەوێ زۆر ناڵین 10,000 کەس ڕەنگە بکەوێتە کار 10,000 کەس هەلی کاری بۆ دروست بێ چیمەنتۆ فرۆشێک گەچ فرۆشێک بلۆک فرۆشێک دەرگا فرۆشێک حەداتێک نەجارێک ئەندازیارێک پاکەرەوەیەک هەمومانە هەلی کاری بۆ دروستە بێ فشار لەسەر حکوومەتیش ناهێڵێ ئەگەر بۆ دەستە ناوخۆیەکە بێ
ئەگەر بڵێ بۆی کە دەستی خۆماڵی بخرێتە کارەکەەوە ناوبڕێکمانێ دێمە وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دێنە وڵاتان لەگەڵمان بمێنە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانن و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کۆمپانیای ئاکۆکەریم ئەزمموی چەندین ساڵ لە دابینکردنی ئەلەمنیۆمی ئازل و سیستم و دەبڵ شوشەی سکۆریت و لوئی دژەخۆر. جوانترین مەحاجەرەی مۆدێرن و کلاسیک، هەمیشە نوێگەری، دیزاینی ناوازە و دەگمەن. ئەزمونێکی زۆر و کارامەیی تەواو لە جێبەجێکردندا. دەرگا و پەنجەرەکانمان بێهاوتایە لە کوالتی و مانەوەدا. جوانیەکی شایستە بە بیناکەت دەبەخشین. لەگەڵ ئێمە دڵنیایت کە هەڵبژاردنەکەت دروستە. تۆش ماڵێکی ئارام و ژیانێکی جوانتر هەڵبژێرە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. دڵنیا بوونینیە ئەو جپسەی وێنەی نییە، هەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە. ئادەی پێ بڵێن چییە؟ جپسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک هەورێ باسی و گەندەڵیانت کرد لە بواریەوە بەرهێنان نابێ تا لە بواری زەویزاریشتە لە سلێمانی حاڵەت هەبوو ینی لە دەروی پرۆژەکانیەوە بەرهێنان گەندەڵێکی زۆر کراوە. چی بکرێ بۆ ڕاگررتنیەوە لە بەرامبەرە بۆ منە فەرامبەر سوودمەند بێ لە زەوی خەڵکی هێژار سوودمەند بێ لە یەکەکانی شتە جێبوون چی بکرێت؟ بەڵێ یەکەم باسی داگیرکردنی زەویت کرد شتێکمە بیرهاتەوە. کەسێک چەند مانگێک پێش ئێستا بڵێ ساڵێک پێش ئێستا باش نووسراوێکی کردو داواکە بە گرێبەست لە جێگەیەک دابنرێ لە شاری سلێمانی. باش داواکاری نووسراوەکەشی هەیە بە گرێبەست دابمەزرێ. باشە دوای یەک ساڵ ئێستا لە پرۆژەیەکی یەکەی نیشتە جێبوونە سەهمی هەیە کە چەند ملیۆن دۆلارە ینی بێ سام ئەمجا ینی قازانجەکەی چەند ملیۆن دۆلارە بێ. باشە ئەمە یەکە ئەڵێن ینی لە پڕ خەڵکێک ئەوە باش ینی دوای نەوت گەندەڵی گەور لە بواریەوە بەرێنان و زەوی زارەکراوە گەندەڵی گەورەکە یەکێک لە بێکێک ناتوانین بڵین ڕاستە خۆ دوای دەوری نەوت ئەوەندە گەورەیە دووە موسێمی نییە کەم و کورتی و گەندەڵی نەوت لە هەرێمی کوردستان ئەو تاڵانەی کە بە سەروەتی ئەم وڵاتە و هاوڵاتیانی ئەم وڵاتەوە ئەکرێ ناتوانین لەگەڵی شتێکە بەراوردی بکەی. باش بەڵام ئەوەی هەیە ئەمەش ینی ئەم دوای نەوتەکە کە زۆریش بێت سەرەی گەندەڵی زەوی دەتوانی بڵێ 1 4 و 5 6 تێپڕین لە حەوت بڵێ هەنی ئاو هەیە. باش بەس بکرێ بۆی ئەمە کەم بێتەوە یاخود کەم دەکرێتەوە بۆ چوونی بەڕێز بە تەئکید ئەگەر نیەت هەبێ باشە ئەگەر مەبەست هەبێ و ئەگەر زانی بەرپرسەکان ڕەنگە خەڵکی باشی تیابێ وەڵڵەهی ئەوەی کە بەرپرسەکان ناشرینە گاز سکرتێرەکانیانن وەڵڵە ئەمە ئەنی ئەیڵێم دڵنیا بە ئەنی هەموو خەڵکێک ئەگەر مەکانەتێکی نەبێ مەسوولێتێک وەرناگرێ. بەڵام لە بەرامبەرە ئەوەی وا ئەکا دابەرپرسی باش چۆن دەبێت سکرتێری باشێکی نەبێ. ئەجا منیش قەزەکە ئەوەیە ئەنی دەوروبەر زۆر کاریگەری هەیە. ئەگەر نیەت هەبێ قەز هەبێ بەڵێ ئەتوانن ڕێگری بکرێ لەو کۆمپانیایی کە قۆڕەقاریەکەن ئەوانەی کە دەستیان لە شقارتێک و تاکو و بورجە گەورەکان و ڤێلا گەورەکانە هەیە دەستی ئەمانی لێ بڕێتوە دواتر ئەم داهاتانە بۆ خەڵک سەرف بکرێتەوە ئەگەر نیەتەکە بێ ئەتوانرێ ئەمە بکرێ. باش
باش چەند پرسیارێکتر لە دەرەوەیەوە پێشتر باسی شەمەندەفەر دەکرا بەڕێز لە لیژنەی ئاوادانکردنەوە و ئەوە چی بەسەر هات ئێستا باسی ئەوە هاتوتە سەر گاندنی غاز ئەوەشە لە چوارچێ و بەرهێنانە غاز بە ماڵان بە بۆری بگاتە ماڵان و ئەوانە وڵای ئەگەر لە خەیاڵ هەرێکێکە هەبێت لە بەڕێزان لە حکوومەت و بەجددی کاری لەسەر بکات هەمومان شاگەش و خۆشحاڵە بین بەڵام خەڵک بەجلیکان نەوتی پێ نادرێ چجا ینی ئەمە ڕەشببینی نییە هەمومان تەمەنای ئەوەکەین بۆ هاوڵاتیانی ئەم وڵاتە ئەمە فراهم بکرێت دەستەبەر بکرێ بەڵام هەندێک خەیاڵ هەیە ئینسان حەق نییە بیخاتە بڕوو ینی هەر لە خەیاڵدانی خۆیان بمێنێتەوە ڕەنگە باشتر بێ هەرۆکو شەمەندەفەرەکەی کە جەنابەت ئێستا پرسیارت کرد هەر ئەو کات من ئاماژەم بۆدا کە شەمەندەفەر بۆ ژینگەی هەرێمی کوردستان کۆمەڵی هۆکارم باس کرد بوو کە بۆ هەرێمی کوردستان ناگونجێ بەڵام زۆر حکوومەت ویستی خەڵکی پێ مەشغوڵکە بەڵام ئەو کابینی حکوومەت لە کۆتایی تەمەنیایە چەند مانگێکی دانراوە ئێستا هیچی بۆ نەکراوە ئەستەن ئەوش دیسان هەر لە خەیاڵدا نبوو هاتۆ دەرەوە نبوو ئەوە بێڵن ینی ئینسان کە پێگە و مەسوولێتێکی هەیە ناکرێت ئەوەی کە هاتە خەیاڵە باسی بکە باش سەبارەت بە ڕێگاوبانەکان لە لیژنی ئاوادانکردنەوەن نی بۆچی پارە نییە بۆچی ڕێگای دووسایدی نێوان شارەکان بۆ نمونە ئەوەی کەلار بێ ئەوەی ڕانیە بێت شوێنەکانی تر بێت بۆچی تاو ناکرێنی ڕێگاوبانەکە کە خەڵکێکی زۆر بۆ من بە سەراحەت و ڕاشکاوی پێت بڵێم گەورەترین شەرمەزاری بۆ حکوومەت ڕێگاوبانەکانن بەڕاستی پێم سەیرە چۆن ڕوویان دێ بەسەر جادە و ڕێگاوبانێکە ڕۆن کە ئەبینین چۆنە ینی شتێک نییە نەبینرێ جادەیەکە ئەدەی لە تەسە ئەبێ پێی بزانێ یان ئەوەندە بێ هەستنین دڵنیام لەوە تێنەکەن بە ئەو چاڵ و چۆڵانات تێپڕن ڕێگای گەرمیان سلێمانی وەڵی هەر حکوومەتێکی دیکە لە جای ئەم حکوومەت و حکوومەت ڕانیە بواە هەر لەبەر ئەو ڕێگا دەستی دەکارە کێشای و حکوومەتەکە هێڵەوەشاندەوە لەبەر ئەو ڕۆژێک نییە جەرگی ئایلێک نەسووتێ بەو ڕێگایانە ڕێگای دوکان ڕانیە بە هەمان شێوە ڕێگای کۆیە هەولێر بە هەمان شێوە حکوومەت هیچ هەنگاوێکی کردێکی و جدی نەناوە بۆی کە ئەم ڕێگایانە تاوا بکرێت ئەو کۆمپانیانەی کار لەسەر ئەم ڕێتاواکردنی ئەم ڕێگایانەکەن یعنی ئەگەر کار لە سەر دروستکردنی جادەی نێوان دوو کۆڵانیش بکەن بە ساڵێکی تر تەواوی ناکەن نەک ئەو ڕێگای کە چەند کیلۆمەترێک بەستە لە حکوومەت پارەکەیان بۆ سەرن پارەکە نییە بەشیەوە ئێمە داهاتمان نییە یاخود ئەو باج ڕوسماتی لە ئۆتۆمبیل بە ناوی ڕێگاوبان وەرێک ئەو شەر دووبارایە دەخێتەوە خزمەتی ڕێگاوبانەکان هیچی ناخێتەوە خزمەتی ڕێگاوبانەکان نەخێر ئەوەی هەیە هەروەک ئەو داهاتانی تر کە نازانرێت چۆن سەرفەکرێ بۆ جۆرێ بەس دەمانگی شەش وەزیری ئاوادانکردنەوە هات بۆ بڵین پەرلەمان باسی لەوە کرد کار چەندە باسی کرد کە بۆ نەژنەکردنەوە پێویستیان بە 2 میلیارد دینارە مانگانە بەڵام 500 میلیۆن دیناریان بۆ سەرف دەکرێت پێشنیازێک کە بوداوە بکەن لە نەوت 10 میلیۆن دۆلارێک سەرف بکرێت هیچ جێبەجێ کراوە ئەو لە مانگی شەش وەزیری بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە داوای لێکردین بە نووسراوی ڕسمی لیژنە نووسرامان کردو بۆ ئەنجومەندی وەزیران پشتگیری داواکاریەکەی وەزیری ئاوادانکردنەوەمان کردووە بۆی ڕێگاوبانەکان چاکرێ بەڵام تاکو ئێستا دەنگی گرنەوە ئێمە چەند ڕۆژێکی تر لەسەری وەستین ئەگەر نا دیسانەوە هەر ڕێکارێکی پەرلەمانی گرینە بەر لەسەر ئەو بەڵێن و وەعدانەی کە بە ناوی حکوومەتەوە لە ناوهۆڵی پەرلەمان بە پەرلەمانتارانی داوە ئینتە ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە هیچی نەچۆتە بواری جێبەجێکردنەوە باش بەس کێشەی ڕێگاوبان تەنانەت لە سنووری ئیداری سلێمانی ئەگەر تەنها لێرەیە هۆکارەکەی چییە یاخود ئەوەی هەولێر و شوێنەکانی تریژ ئەم کێشەیە لە ناوچە دوورە دەستەکان لەستم یاخود بەڵێ لە سنووری هەولێریش بەڵێ هەندێک ڕێگا هەیە ڕێگای خراپن بەڵام خراپەکانی ئێرە زۆرترن لەوێ هەیە باش ئیدی ئەگەر بەڵندەرەکان هۆکارن ئەگەر دەسەڵاتی خۆجیەی هۆکارە ئەگەر ئەنجومەنی وەزیران هۆکارە وەزارەتی ئاوادانکردنەوە هۆکارە هەر یەکێک بەشێک لە هۆکارەکانن بەڵام هۆکارە سەرەکیەکە لەسەر سەرۆکایەتی حکوومەتە پارەیەکی تەرخان ناکە بۆ ڕێگەوبانەکان ئیدی ئەگەر بابەتەکان سیاسین بۆ عەزابدانی خەڵکی ئەم مەنتیقەیە هەر یەکێک لە هۆکارەکان وەکوتم دابەش بووە بەسەر ئەم شەریحە جیاوازانە باشە بەس سەبارەت بە دۆخی سلێمانیش سەباش لەوە دەکرێت پێشتر کێشەیە نێکزام و چە بوو ئەوەی ڕێگاوبان هەیە وەستانی پرۆژەکان هەیە هەنداوەکاریشە بوو دانیشتێکی پەرلەمان بکرێت بەڵێ داواکارەکەی چییە ئەوەیە کە خودی یەکێتی لێرە لێ بەرپرسیار نیە خۆت هیچ بەرپرسیارێک پەیوەندی بە حکوومەتەوەیە بەدڵنیایی ساڵێکەیە بۆ چاکردن بەدڵنیایی ئەگەر ئێمە قەرار بێ ئەم حکوومەتە حکوومەتێکی یعنی حکوومەتی هەموو هەرێمی کوردستان بێ نەک حکوومەتی شارێک و ئیدارەیەک و قەزایەک و ناحەیەک بێ ئەگەر قەرارە حکوومەتی هەموو هەرێمی کوردستان بێ کاتێک کورتێنان لە بانکێک هەیە بێ پڕی کاتەوە بەدەم حکوومەتی هەرێمە وادام ینی ئەم بانقە لە زمنی ئەو حکوومەتایە بەڵام نەکراوە و ناکرێ
ڕەنگە ئێمەش هۆکار بین بەشێکی هۆکارەکەش لای ئێمە بێوەکو یەکێتی نیشتمانی کوردستان بەڵام هۆکاری سەرەکی لە حکوومەتە ینی بەوە ڕوونا حکوومەت ئەنی هەندێک شتێ مافە بەڵام موچە سەر ینی نەک مافە چۆن ئەبێت جەخت بکەیت و ئەرکێکی جەخت بۆ کراوەیە لەسەر حکوومەت کە موچەی هاوڵاتی بدە ئەمە کرێکارێک کاتێک دێت لە ماڵێکە کارەکە لە شوێنێکە کارەکە ئێوارەکە ئیشەکەی تەواوکرد حەقی خۆی وەرەگرێ و هیچ گرێبەستێکیش لە نێوان ئەو کرێکارە و خاون پرۆژەیان نەبووە ئێوارە پارەکەی پێدا بەڵام هاوڵاتیەک کە فەرمانبەرێکە مامۆستایەکە پۆلیسێک ئاساییشێک هەرێکێک لەمانەیەکە موشەخۆری هەرێمی کوردستانن گرێبەستێکیان لەگەڵ حکوومەتە هەیە یعنی مڵکی ئەو حکوومەتەن بۆیە لە ئەرک زیاترە بۆ حکوومەت کە موچەی دابین بکە ئیدی ئەگەر لە کفری بیا لە زاخۆ بەزڵێن ئەو ڕێکەوتنێکە کراوە پەیوەندی بە ئیداری سلێمانی هەولێرە هەیە داتی ناوخۆ بۆ موچە سەر بکرێ بۆ یەکێشی موچەش بۆ نمونە سەری هەڵداوە ینی داهاتی هەولێر بۆ هەولێر و بۆ پرۆژەکانی بەشێکی داهاتی هەولێر نە داهاتی نەوت هەیە داهاتی نەوت ئەبێ ئەو ئەو کورتهێنانەی سلێمانی پڕ بکرێتەوە نەکراوە لە ماوەکانی پێشوو بڕیارە شتێکی وا هەیە کە ڕێکەوتن لەسەر ئەو کرابێت یان بکرێت باشە پێ دوێ دەبێت داهاتی نەوت هەمووی ئەبێ داهاتی نەوت بە یەکسانی بەسەر هەموو وڵاتیان هەرێمی کوردستانە دابش بکرێ بەڵام بەخوا نایبینین بە یەکسانی ڕاستگۆ بین ئەوە نابینین ینی خەت ئەو یەکسانی و عەدالەتە نازانم کەی ئەوە دێتە ئاراوە یا کەیە بینرێ بەڵام هیچ نەبێ حەقی موچەخۆر و فەرمانبەر و هاوڵاتیانی خۆی بدا ئیدی لە ڕووی خزمەتگوزاری لە ڕووی ئەوانەی کە سەرەتا باسمان کرد بەزۆکو پەرلەمانتەران نەداهاتی ناوخۆ نەخاڵی سنووری نەنەوت بۆ ئێوە ئاشکرانیە کە ئێستا پرۆژە یاسای بۆ جژنیە هیچ ئاشکرانیە لاتە نەخێر دەیانیا داشتمانداوە لەسەر ئەوەی کە داهاتی نەو شەفاف بکرێت چۆن داهاتەکان کۆکرێتەوە خەرجەکانی چۆنن کۆمپانیەکان کێن بۆ کێ سەرف ئەکرێ بەڵام بە جۆرێک لە جۆرەکان ڕاستی نازانم بێ باکی و بێمنەتێکە لە چێوە دێت حکوومەت تاکو ئێستا پابەند نەبووە بۆ یاداشتی پەرلەمانتارانەوە تر پەیوەندی بە قوتی پەرلەمانە پەیوەندی بەو زۆرینە و کەمینەی پەرلەمانە لەبەرەوەی خۆ لە کۆتاییەکە ئەگەر حکوومەت زۆر تینیشی بۆ بهێنی کە هاتە پەرلەمان بوو بە زۆرین و کەمینە زۆر شت تێپەڕێنی ئەگەر بیانەوێت کاتی خۆی هەوڵێکە بوو متمانە سەرنەوە خۆت دەنگم پێ نەداوە بۆم حکوومەتە لە پەرلەمان کاتی پرساندن نەخێر لە ئەسڵان ئێمە ئیمزای ئێمە چەند برادێکم ئەسڵان ئیمزای پرساندنەکەمان کرد بۆ بەڕێز سەرۆکی حکوومەت بەڕێز جێگرەکەی بەڕێز وەزیری دارایی ئیمزای پرساندەکەمان کرد گرفتێکی بۆ دروست بوو لە سەرۆکایەتی پەرلەمان گەڕاندیانەوە پرساندەکەیان گەڕاندەوە دووبارەکە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ کاک ئەبستار ینی یەکێک لە شایەت حاڵەکان لە کۆنگرە ڕۆژنامانەکەش پێکەوە بین ئەو کات کە پرساندەکەمان کرد دووبارەکە گەڕاندیانەوە ئێمە ئیمزامان نەکردەوە ڕاستی باشە بەس ئەگەر هەوڵێکە بێ بۆنەوە دووبارە وڵی ئەخر دوهینەکە دەورە بینێ داخوازیەکە دەورە بینێ ئەو داخوازیە چییە کە بتوێ پرساندنی بەڕێزێک بکەی لە حکوومەت بە دڵنیایی بەزێتە لەسەر موچە لەسەر نەوت نەبوون هەر هەوڵێک هەبێ لەو هەوڵانە ئەمە هاوکارە بین باشە بەزوکو پرۆژە یاسای بودجەش یعنی ئەمڕۆ بتەبێت حکوومەت شخصی کرده بوو باسی لەوە کرده بوو کە ئەوان لەبەر بەغدا نیان نردووە هۆکارەکەی بەغدا بوو باسی لەوە کرد کە هەوڵ دەدەن بینێرن پرۆژە یاسای بودجە پێ دوایە بۆ 2023 ئەگەر حکوومەتی هەرێم هەر ئەو یەکێک لەو شخصانی کە 10 ساڵات بەدەستن لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە ئەگەر بە تەنگ و خەمی مێژووی خۆیانەوە بێن ئەگەر بڕوایان بەوە هەبێت ڕۆژێک لە ڕۆژان لە دوای خۆیان ئەم مێژۆ ئەنووسرێتەوە باشە ئەبوو خۆیان دەست پێشخەر بوون بودجە بنێرنە پەرلەمان بۆ ئەوەی هیچ نەبێ عەدالەتێک دروست بێ ئێمە هەست بەخۆ بن نەکەین ڕێگای گەرمیانی سلێمانیمان تەواو ناکرێ لە بەرامبەر ڕێگای تەواوەکرێ ئەگەر بودجە بێت ئەم مەسئولیەتە لە کۆڵی خۆیان ئەکەنەوە لە شانی خۆیان لادەن ئەیان خستە ساحی پەرلەمانەوە ئەو کات پەرلەمان ئەها دابەشکاری لەم بودجە کرد قەزایەشەنی پێویستە فڵان ڕێگاچی پێویستە ئەو ڕێگای ترچی پێویستە بەڵام دیارە ئەو هەستە بەرپرسیارەتیە مێژووی کە پێویستە هەر ئینسانێک هەی بێ لای ئەوان بێوجود بووە چەندە پێویستی بۆیە کە زمینە بۆ گەندەڵی لەبار بێت چونکە یاسای بودجە هۆکارەکان ئەوەن ئەو کات ئەخر بوو کوتم ئەگەر بەدەخەمی ئەوە باتمان بۆی قسە لەسەر مێژووی خۆیان نەکرێ ینی مێژوو خۆیان ڕەش نەکەن بە گەندەڵی و بە فەزاحەت و بە ناشرینی و بە قۆڵبڕی و بە هەتاک و کۆتایی هەموو شتانێش ناشریانانەی کە لە مێژووە ڕۆژێک ڕۆژان ئەنووسێتەوە هیچ نەبووە گریمان ئەو پەرلەمان دەسەڵاتی نییە لەبەرەوەی ئەو زۆرین و کەمینەیەک باشە ئەی باشە خۆ خۆیان ئەبێت هەموو ئینسانێک خۆ ئەنی هەموو کەسێک من بڕام زۆر بەوەی ئەڵێم چۆن خۆیانی بەسەر هەموو ئینسانێکەوە هەموو شتێکی بینێ هەموو ئینسانێکیش لەناو خۆیان بێ ویژدانێکی هەبێت بەسەر خۆیەوە خراپی کرد محاسبەی بکە
و باشی کردە جی بکە بەڵام دیارە لە لای سەکان وجدانیان نەماوە بە دڵنیایی ئەگەر وجدان هەبوایە ئەم دۆخە ناهەموارە دروست نەبوو کە ئێستا هەیە باش لەسەر باز ڕسوماتیش ئەم ڕۆژ و دەبێت حکومت باسی لەو کریس باز ڕسوماتێکیان زیاد نەکرد لە کاتێکە پەرلەمانتارن دەڵێن باز ڕسومات زیاد کراوە بۆ نمونە هەر لە کارەبا نرخی کارەبا ساڵی ڕابردوو لە 120 بە پاساوی دۆلار گران کرا باز ڕسومات زیاد نەکراوە هەموو زۆربەی زۆری زیاد کراوە کاسبکار هاوەریان لەستاوە لەسەر دوکاندار کاسبکار هەمووی ینی هەر لە نوێکردنەوەی مۆڵەتی دوکاندارێک هەموو ئەو باج ڕسوماتانەی کە هەیە چەند قات زیادی کردو لە هەرێمی کوردستان ئێستا ناخرێتەوە خزمەتی خەڵکێژە و باج ڕسوماتێکە نەخێر هیچی ناخێتەوە خزمەتی خەڵک ئەوەی کە بینین خزمەت گوزاری هەموو پرۆژەکانی خزمەت گوزاریەکان کە پێوەستە بە حکوومەتەوە ڕاگیراوە ئەوە ڕۆژانە لە سلێمانی لە گەرمیان لە کفری لە کەلا لە شوێنێکە ڕۆی لەکوێ پرۆژەیەکە بینی ئیشی لەسەر بکرێت باش بەدەوە پرسیان بێگە حکوومەت بەم شێوە دەتوانێت ئیدارە بدە ئەگەر دامەزانەوەکو پێویست نەبێ ئەو گەندڵ لێ بواری زەوی و زار هەبێ بێکاری هەلیکار نەڕەخسێن بێ موچەی ینی بێ خزمەت گوزاری دەتوانن بەردەوام بن بە دڵنیایی ئەگەر ڕایی من وەکو خۆمەرگری ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستانیش ئێستا وجودی نەبا باشە تەنها بانقێک هەبوایە ئەم موچەی و شتەی دابش موچەکەی بەسەر فەرمانبەران دابش بکردایە لە ئێستا خراپتر نەبووین هەنی پێویستم بە حکوومەت نییە بۆ ئیدارەدان بەم شێوێ سەراحەت ئەگەر ئەم ئیدارەی کە ئێستا ئەدرێ نەشبایە لە ئێستا خراپتر نەبووین حکوومەتمان نییە بە چوونی بەڕێز ئەوەی من هەر ئەوە گەێنە پێم وابێ پێم وایە ئەگەر نەشبایە وەکو ئێستا بین بابووین سپاس دەکەم هاوڕێ مەراستە سپاسیان وەدەبوون دەکەم بەڕێزی زۆر سپاس بۆەوەش سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ